بۆ ئەوە بزوتنەوەی کوردستان لە دەرەوە نەبێتە مەسەلەیەکی فەسلی، پێویستە بێجگە لە درێژە پێدان بە خەباتی نێوخۆ کە ئەسڵە و ئەوە دەبێت زۆر جار هەر بگوترێ کە هەرچی لە دەرەوە دەکرێت دەتوانێت یارمەتی بدا بە خەباتی ئێمە، بەڵام خەباتی ئەسلی خەباتی خۆمانە لە نێوخۆی کوردستاندا. دەبێت لە دەرەوە تێکۆشان زیاتر بکرێ و هێندێ هەماهەنگیش لەو تێکۆشانەدا پێک بێ بۆ ئەوە کە هەم مەسلەی کورد باشتر بناسرێ و هەم بیرڕای گشتی جیهانی پشتیوانی زیاتر لە مافی ڕەوای گەلی کورد بکە. بە تایبەتی زۆر پێویستە نیشان بدرێت کە بزوتنەوەی کورد بزوتنەوەیکی دێموکراتی و ئینسان دۆستە، ئەسیلە، ڕابردووی دوور و درێژی هەیە، دوورە لە تێرۆریزم و کردەوەی تێرۆریستی.